ساقي بادم بوتكن ساقي بادم بوتكن يمشوا ظلام فرخامي ساقي بادم بوتكن يمشوا ظلام فرخامي سقي بادم بوتكن كروح مغرق خامك كدم بين داقر ساوم دو صوتامي شوجك يمشوا سبرمتن يا بيكا دنيا موي شرابك تخوانا كي هلا بيرم كي تخوا هرمي بينو تيكا بكي بو امشا وجوانا كتشيروكي عشقك تكا دلم پر لجانا كهرني قاي دردك بس كانت خوش بيت لا كيوا قراني كان زكريا ضليو يعني ما هو چند ساڵە تقريبا 10-12 ساڵ دەبێت کە تەمەنم تقریبا 12-13 ساڵ بوو کە دەستم بە گۆرانی کرد ئەی دەستم بە مۆسیقا کرد و بەس تقریبا 12 ساڵە 10 ساڵە گۆرانی زەکەریا دەڵێم جگە لە گۆرانی زەکەریا گۆرانی هیچ کەسیشتن ناڵیتەوە هەموو گۆرانێکە دەڵێم هونەرمەندەکانی کورد بەعام یعنی هەموو گۆرانێکە دەڵێم بەس بە تایبەتی گۆرانی زەکەریا دەڵێم ستایلی دەنگت نزیکە لە زەکەریا بۆیە گۆرانەکانی وی دەڵێەوە وا هەز دەکەم خەڵکەکەش وا دەڵێ ینی کە دەنگم لە زەکەریا نزیک بێ ئەگەر 100% شوکەوە نەبێ بەس 170 نزیک ئەوەی ئێمە گوێمان لێبوو نزیک بوو زۆر گەلێک سپاس بۆنگۆ هەر ساڵ بوو هیوادارم دلێ هەنگە و دلێ هەمە بینەرەوە بیرت لەوە نەکردوتەوە ینی ڤیدیۆ کلیپێک بکەی بە تەواتی یاخود بەشداری لە لایڤ موزیکەکان بکەیشەوە ئاهەنگەکان ڕاستی من زۆر پێخۆشە بەس هەتاونەکە چ دەرفەتێتەوە بۆم چێ نەبینە کاس بشێم بەرەو پێش بچم کەس ینی هەتاونکە کەسی هاوڵکاریە من نەکرێت کاس بشێم زیاتر بەرەو پێش بچم بۆ تۆ قڕز نییە گۆرانەکانی زەکەریا بڵێەوە بە سۆرانی ڕەنگە بۆ زۆر هونەرمەندا زەحمەت بیر بەس بۆ من زۆر تەویایە چکە من زۆر پرۆڤێل سەکرد ئەگەر ینی دەرفەت بڕەخسێتن زەکەریا لە نزیکەوە بیبینی ئەس دەکەی دیوتی لەگەڵ ئەنجام بدەی بێگومان حەز دەکەم ئەگەر لە نزیکەوە بیبینم بێگومان حەز دەکەم هەواداریت بۆ زەکەریا وای کردو کە گۆرانەکانی ئەو بڵێەوە یاخود هەر وەک باسمان کرد ینی ستایلی دەنگەکەیە بێگومان یەکەم شت حەزم لە دەنگیەوە بەس حەز دەکەم ینی لە هونەریش کەسێکی پێشکەوتووە زۆر نەرمەلێکی گەورەیە بۆ حەز دەکەم ینی ستایلی ئەوم بەدڵ بوو و حەز دەکەم دەنگیشم لەوی نزیک ینی هەردوو هۆکار بوو بۆ ئەوەی گۆرانیەوە